باسێک دەربارەی ئەم هەڵبژاردنە فشەیەی کە لەسەری کەوتونەتە هەلەکە سەما دوور و نزیک هەمووی خۆی پێوە بە ئەدەن و کە گوایە ئەم جارە هەڵبژاردنێکی ڕاستەقینەیە، بەڵام دیارە ئەم جاریان لە هەمویان فشەترە، بۆیە هەموو لایەکیان زۆرترین نیسبەتیش درۆی تیاکەن. هەڵبژاردن گومانی تیانیەکە یەکێکە لە ئالیەتی گۆڕین لە سیستمی دیموکراسیە. ئەو کەسانی شارەزای سیستمی دیموکراسین بە خوێندن خوێندویانە یا لە ناویانە ئەژین، وەکوانی لە ئەوروپا و لە ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی ئەژین، یا ئوسترالیا و یابان و ئەو شوێنانە کە انتخاباتیان تایە و پەرلەمانیان تیا هەڵبژێرێ. پەرلەمان دەسەڵاتی باڵای وڵاتەکەیە، دەستور لە پشتەوەیە. سەرۆرەتی دەسەڵاتی باڵای هەرە گەورە بۆ دەستورە، دوای ئەو بۆ پەرلەمانە، چکە پەرلەمانە توانێت یاسای تر داڕێژێ لە چوارچێوەی دەستورە. دەستور لە وڵاتانە محاسەبەژەکە هەروەکو کە ڕێسا و یاساش داڕێژێ. لە وڵاتانش کوتلەکاری هەیە، حکومەت تەشکیلە بێ بەهۆی ئەتیلاف، یا پێشتر ئەتیلافی چەند حیزبێکە بۆی بچنە سەر حکم بیبنەوە حکومەت تەشکیلکە. کوتلەکان پاک و بێگەردن لە بەرچاوی خەڵکی بە بەرنامجەکانیان ئەچنە پێشوو. پێشتر مناقەشەی بەرنامجەکانیان ئەکرێ، زۆر جار ئەوان ڕەواج بە بزاوت و بۆچوونی خۆیان نەدەن یا بە پلان و بەرنامەکانیان نەدەن کە ئێمە ئەمانە تەطبیق بکەین. ئەو کەسانش کە خۆیان هەڵەبژێرن کاندی دەبن، ئەوانە وەکو هێلکەی کوڵاوی پاکراو لە بەرچاوی خەڵکەکە ئاوا بێت. خاستەن ئێستا کە فەیسبوک هاتۆتە پێشوە، فەیسبوکیان هەموو فەحسە کرێ. ئایا قسەیەکی کردووە ڕەگەزپەرستی دیاوێت؟ قسەیەکی دژی ژن کردووە وەکو عونسوری ژن؟ قسەیەکی دژی مناڵ کردووە؟ یا ڕۆژە لە ڕۆژان تەئیدی کوشتنی معاوەقی کردووە کە نازیەکان کردویانە؟ یا دژی ئەجانب بووە؟ یا 25 ساڵ لەمەو پێش خۆی دزیوەتەوە لە زەریبەیەک بۆ نمونە، 25 ساڵ لەمەو پێش ئەگەر یەکێک سیارەکەی مخالیف ڕاگرتوێ و غەرامەی بۆ هاتوێتەوە نەیدابێ بۆی دێنەوە پێش، لەبەرەوە هیچ شتێکیان لە بەرچاو و نابێ ئەهێنەوە پێشەوە، چ مخالەفاتێکیشی کردووە بێ دیفاع لە خۆی بکە، ئەنجا لە حیزبەکەشەوە هەڵبژێرێ بۆی دوایی خەڵکەکە هەڵی ببژێر. لە وڵاتی ئێمە و گەڕەلاوژەیانە نی، گەڕەلاوژە هەیە و ئەمە نییە، ئەم شێوازە. بۆیە لە ئەندۆنیسیاوە هەتاکو ئەگاتە مەغریب پەرلەمان ئالیەتی گۆڕانکاری نییە. باشترین وڵات کە بەحساب باشترین طبعا لە ئەو سیستمە کە تەطبیقیەکە مالیزیا و کوێیت. کوێیت لە زمانی ئەمیر جابرە بە نوکە قەڵەمێ پەرلەمانی حەل کرد. ئێستا لە مالیزیا حالیەن انتخاباتە، مەهاتیر محەممەد دوای 32 ساڵ لەسەر حکم بوو، ئێستا هاتۆتەوە پێشەوە لە عمری 92 ساڵیە منافسەی نەجیب عەبدوڕەزاق دەکاتەوە کە خۆی هێناوێتێ پێش. لەگەڵ خەسمەکەیە یەکی گرتووە کە ئەنوەر ئیبراهیمە، ئەنوەر ئیبراهیمیشی خستۆتە ژوورەوە بە تۆمەتی هەتی و بازی، سەر لەگەڵ حیزبەکەی و لەگەڵ خێزانەکەیە ڕێکەوتنی سیاسیان کرد. لە مەغریب دادوگەشایە، حیزبی دادوگەشە بە ڕێزێک سەرپەرشتیەکە ناوی بن کیرانە. وەختێک ئەم حیزبە دەرچوو یەکەمی هێنا، سەڵتێکی زۆر بنکیران هەیکەلی حکوومەتەکەی تەشکیل کرد، پیاوێکی زۆر بەڕێز و داعیەکی بەڕێزی زمانزان و مؤدەبی بۆ دانا، ناوی سەعدەدین عوثمانیە، بە خزمەتی گەیشتوم لە هۆڵەند. بەڵام مەلیک ڕازی نەبوو ئەمە بکرێ بە وەزیری خارجی، ڕازیش نەبوو تیاوێ لە تەشکیلی حکوومەتەکە، کە بوو پەرلەمان قیمەتی چی بوو، حکوومەتیش قیمەتی چی بوو کە مەلیک بە تەنیا تەحەکوم لەم ئیشەکە. ڕئیسی حکوومەتی تەشکیل کرد بەبێ سەعدەدین عوثمانی. پاش ماوەیەک مەلیک ڕئیسی حکوومەتەکەی لابرد، هەر خودی ڕئیس حکوومەتەکەش بنکیرانی لابرد. ئەو سەعدەدین عوثمانی کە قبوڵی نەبوو بە وەزیری خارجیە بێ، ئەوی هێنایە و کردی بە ڕئیسی حکوومەتەکە. ئێستا ئەو ڕئیسی حکوومەتە لە مەغریب. لە فترەی مەلک حوسێنی شا چەندین حکوومەت هات و ڕۆیشت و مکەباریتی تەشکیلی کردو، ئەو ڕۆیشت و ئەویتریان هات و نازانم چێ ڕۆیشت و بە مزاهرەیەک وەکو زمانی مەلیک لە عێراقا بە مزاهرەیەک حکوومەتێک لە هاتوو مەلیکی شەمایە، دەسەڵاتی شەر بۆ ئەوانە کە بوو گۆڕانکاری لە وڵاتی ئێمە ئالیەتی گۆڕانکاری بریتینە لە بەرلەمە. هێزە گەورەکان
ڕموزەکان دێنن یانگەێنە سەر حکم دوای ئەم لفلفیان بۆکەن بە خەڵک و واجیان بۆ دروستەکەن و شەرعەتێکی مزەیەفیانە دەنێ کە گوایە انتخابات هەیە و پەرلەمان هەیە و ئەم جۆرە شتانە. پەرلەمانی کوردستانی شتان بینی خۆی بیرداندی. پەرلەمانی کوردستان هیچ نەبوو بۆ این باخێکی ئاوریشم بوو ئەسڵ گەرزانی کردێ گردنی دوای فڕێدا و دوای کورد پەرلەمانەکەشی ئەوڕۆشان. ڕئیسی پەرلەمانیش ئەو گۆڕانە بە قووەتە بەنەوشیرۆ مستەفاش و نەیتوانی دکتۆر یوسف بخاتەوە جێی خۆی هەروی بە بۆ هەولێر لەبەر ئەوی کە ڕێگان لێیەگرێت لەم گۆڕانکاریە هێزی بازوو شەقاوەکانە. نابێ گومانمان لەوە هەبێت کە پەرلەمان هێزی گۆڕانکارینی ئەو ئالیەتە لە کوردستانی ئێمە نییە.